بەردەوامە بین ئەچینە لای دوایین تەور و گفتوگۆی ئەم ڕۆژمان کە بابەتێکە بەڕاستی من زۆر پێی دڵخۆشم کە یەکێک لەو میوانە ئازیزانەمان لایەکەوەکو ژینگە دۆستێک کە توانیوێتی لە ماوەی ساڵێکدا ڕێژەیەکی زۆر نەمان بچێنێت. ئەم ڕێژێش من پێم خۆشە ئاماژەی پێم کە 1650 نەمان بنێژێت. ژمارەیەکی زۆرە. بۆ نمونە ئێمە هەمیشە باسی ئەم پرسەمان کردووە، باسی گرفتە ژینگەیەکانمان کردووە، بەڵام لە هەمان کاتیشا باسی چارەسەرەکانمان کردووە، باسی هۆشیارەکانمان کردووە کە چۆن بتوانین ئێمە ڕێژەی سەوزایی زیادکەین. ئەمە لەوانەیە لە ئەرکی حکومەتا بێ، لە ئەرکی کەرتی تایبەتا بێ، بەڵام لە ئەرکی تاکە کەسێکا لەوانەیە ئەمە قورس بێت. بەڵام ئەم کەسە لە سەرتوانای خۆی هەوڵیاوە ئەم کارە خۆ بەخشیە بکات و ئەم ڕێژە زۆرە نەمان ببنێژێ. ئەمە جێگەی دڵخۆشی و جێگەی دەستخۆشیە. بەڵام ئێمە ئەم ڕۆبانمان کردووە کە ببێتە ئەوەی ئێمە چۆن چاو لەو بکەین ئەم کارە ئەنجام بین، ئێمە چۆن هەوڵ بین کە ژینگەکەمان بپارێزین. بۆ ئێستا زۆر بە خۆشحاڵیەوە مامۆستا ڕەوەند حەسەن وەکو چالاکوانی بواری ژینگە لە ستۆدیۆ ئامادەیەکەر بفەرموویت. مامۆستا ڕەوەند فەرموو. سپاس بۆ ئامادەبوون. سەرەتا دەستخۆشیت لێکەین، نمونەت چیابێ. سپاس بۆ هەوڵە جوانەی کە داوتەوەکو ژینگە دۆستێک وەکو چالاکوانێکی بواری ژینگە کە بتوانانی ئەم ڕێژە نەمامە زۆرە بنێژیت. با سەرەتا لەوە دەستیەکەین ئەم پلاندانانەوە چۆن بۆ مامۆستا بۆ ژینگە بیکەیت. خۆشحاڵم، زۆر سپاس بۆ بینێرانی کورسات. تەبەن کوردستان ئێستا ژینگەکەی زۆر خراپە، ژینگەی پیسە. لە وەتای حکومەتی هەرێمی کوردستان کە دروست بووە بە بەردەوامی خەڵک بەهۆی نەبوونی کەمی سوتەمەنی یان نەبوونی سوتەمەنی پەنای بردوتە بەر بڕینی دار و درەختی ناوچەچیاکە بەداخەوە پلانێکی بەو شێوە جێبەجێ نەکراوە بتوانین ئەو شوێنانی کە دارستانی تێدا بیان پارێزین. دیارە چەند ساڵێکە من بە بەردەوامی کار و چالاکی ژینگەی ئێدەکەم بۆی ڕێژەی سەوزایی لە کوردستان بە تایبەتی و لە دەڤەری ڕاپەڕین زیاد بکەم. ئێمە چەندین پلانی جۆراجۆرەمان بەکارێناوە لە ڕێگەی پەیجەکانەوە، لە ڕێگەی بیرۆکەی تایبەت بە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە 2019 کە کۆرنا بڵاو دەبێتەوە. ئەم پێشتر چالاکی ژینگەی نزیکەی 13,000 بەڕوم لە چای ماکۆک چاند. چای ماکۆک شوێنێکی گەشتیاریە لە کەوتە ئیداری ڕاپەڕین. کۆمەڵە گاوشاریم لەگەڵ خۆم ئامادەکردن نزیکەی 13,000 بەڕومان لە چیاکە چاند. بەڵام پلانەکە تا ڕادەیەک سەرکەوتوو بوو و ئەنجامی باشیەوە، بەڵام بەهۆی بوونی مەڕووماڵات و نەپاراستنی لەلایەن هێزەکانی ئەو بڵێن ئەو دام و دەستگاکانی ومەتیقەیە بەداخەوە بەڕۆکان لە ناوچوون. بەڵام ئەمە بۆ نەوەستین بە بەردەوامی کار و چالاکی ژینگەیمان هەبووە لە ناو شاردا بە تایبەتی کە ئەو سنووری کە من لێمی ڕێژەی سەوزایی تێدا زۆر زۆکەمە و ژینگەکەشی زۆر پیسە. زۆر باشە. ڕێژەی 1650 نەمامەت چاندوە. ئەگەر باسێک لێ بکەین ئەم ڕێژەیە چۆمە ئاماژت بۆ کردەوەی کە هەندێکتان لە ماکۆک ڕواندوە بەڵام بەهۆی مەڕووماڵاتەوە لە ناوچۆ، بەڵام ئەگەر باس لەو ڕێژەیان پێم بزانین لە کوێ بووە. دیارە من چالاکی ژینگەیم بە بەردەوامی هەنا، ئەمن وە خۆم مامۆستامە، بەڵام وەک چالاکوانی ژینگەی بە بەردەوامی لە سەرجەم قوتابخانەکانی ئیداری ڕاپەڕین ئەوەی کە لە قەزای حاجیاوانە سەرجەم قوتابخانەکان بخۆم چالاکی ژینگەیم تێدا ئەنجامداوە. خۆی ژینگە دەبێت بە پەروەردە بکرێت، یعنی بۆ لە قوتابخانەکانەوە جارێکە گرنگی بە ژینگە بدرێت بۆی منداڵێکی ژینگە دۆستمان دەستکەوی، نەوەیەکی ژینگە دۆستمان دەستکەوی. مەرجیمانەوەی ژیان پاراستنی ژینگەیە. دیارە من 1643 نەمام لە 2024 چاند، تەنها 2024. زۆربەی ئەو چالاکیانەی کە من چادومی بۆ یادی لەدایک بوون بووە، بۆ یادی کۆچکردوان بووە، بۆ خۆم خاوەنی بیرۆکەی چاندنی نەمام بۆ ڕۆحی کۆچکردوان، یعنی واتە مەرگی ئازیزانیش بخسۆتەوە خزمەت ژیان. ئەنی کەسێک کە کۆچی دوایی دەکەمە بەقە ساڵەکانی تەمەنی نەمای بۆ دەنێژین. خۆی زۆر جار پرۆسەیەکی شەو بوو، نازانم تا چەند شووە بواری جێبەجێکردنەوە ئەگەر کچ و کوڕێک هاوسەرگیری بکەن بانە مامێک بنێژن. یعنی ئەم بابەتانە زۆر گرنگە، هەم ژینگەکە جوانەکەی هەمە مەستەش لای و خەسان دروستەکەی. بۆ تۆ ژینگە دۆستی ئەم بابەتانە چەند گرنگی هەیە؟ بێگومان هەرموو چالاکێکی ژینگەی یان زیادکردنی ڕێژەی سەوزایی کاریگەریکی باشی دەبێت، جاگەر تەنها نەمامێکی بچێنی. ئەمن بۆ خۆم بۆ یادی هاوسەرگیری دوو کەس چالاکی ژینگەی من ئەنجامداوە، بۆ یادی لەدایک بوون چالاکی ژینگەی من ئەنجامداوە، بۆ مردووان ئەوە چالاکی ژینگەی من ئەنجامداوە، تقریبا 26 چالاکی بۆ ڕۆحی کۆچکردان ئەنجامداوە.
ئەوانە بێگومان کاریگەریان دەبێت بەڵام تا ئێستا ڕێژەکە بەو شێوەی زیاد نەبووە هیوادارم لە مدووە زیاتر بێ خەڵک زیاتر گرنگی بە ژینگە بدات زۆر باشە ئەم کارەتۆکو خۆبەخشی کردووە تا چەند ئەو کەسانەی دیکەش لەگەڵ تۆیا هاوبەشون بۆ ئەوی کە ئەم کارە خۆبەخشێکی تۆ ئەوانیش دەستیان تیا هەبێت و بتوان ڕێژێکی زۆر باشتر لە نەمان بچێنن لەگەڵ دەربڵ ڕاستە چالاکی ئەو کارەی کە من دەکەم خۆبەخشیە بەڵام لە ئێستا لەبەرەوەی کە چالاکیەکان بەو شێ من ئەنجام دەدە بە بەردامی و خەڵک خۆشەویستی بۆ ژینگەی زیاد کردووە یعنی ئێستا جاریەکەم کە من پرۆژەی چاندنی نەمان بۆ ڕای کۆچکردان ئەنجامدا یەکەم پرۆژە بۆ خۆم بە کەسێکم گوتووە بەڵام ئێستا خەڵک بەخۆی تەلەفۆنم بۆ دەکات ینی عزیان لێ بۆ عزیزێکیان نەما بچێنن یان لە یادی لەدایکبوونی منداڵەکان نەما بچێن یان کەسێک ئێستا بەڵێ ئێستا بە بەردامی بۆ خۆم سێ چوار چالاکی بە بەردامی لە بەردەستمدا هەیە کە ئیشیان لەسەکەن شوێنی باش یان شوێنێکی گونجا بدۆزمەوە بۆی نەمامی تێدا بچێنم باشە مامۆستای لە خوێندنگە بەڵێ کە ئەم هەستە جوانەت هەیە ئەم ڕۆحێتە جوانەت هەیە بۆ ژینگە تا چەند هاندەری بۆ خوێندکارەکانە لەگە خۆیان تاپی بێ بێگومان ژینگە دایکی هەموو شتێکە هەموو شتێکی مرۆیی لە باوەشی ژینگەدا پەروەردە بێت کاتێک میتۆد و سیستەمی پەروەردەگرنگە کە ژینگە لایەنێکی سەرەکی پەروەردە بێت ئەگەرنا پەروەردە هیچ گرنگیەکی تیان نییە بەداخۆ لە ئێستادا لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئەن لە پەروەردە گرنگی تەواو بە ژینگە نەدراوە چۆن دەرسی بیرکاری هەیە جوگرافیە وەرزشێ هونەرەیە حەقە دەرسێکی تایبەت بە ژینگەشە بێت یعنی منداڵان لە باخچی منداڵانەوە فێری بکرێن کە ژینگیان خۆش بێ فێر بکرێن کە لەقی درەختەکان نەشکێنن فێر بکرێن کە مامۆستا درەخت لە بەرچاوی وام بچێنی ئەگەر ناقسەکردن بۆ لەسەر ژینگە هیچ گرنگیشی نییە مامۆستاوی بینین لە دیمەنەکانە ئەمە خوێندکارەکانی تۆن لەگەڵتان نەمامەنێژ نەمە خوێندنگاکەی خۆتانە ئەوە خوێندنگای گەرمەنداڵە ئەو ڕۆژە یادی لەدایکبوونی گەنجێک بوو 33 نەماوی زەیتونمان چاندە بۆ شوێنێکی ناوچەیەکی شاخاویە زەیتون بۆ شوێنە گونجاوە ئەوەشیان قوتابخانەی ئامادەی حاجیاوە تقریبا هیچ وازم یەک دوو نەمامی تێدا بوو شوێنەکە وەک بیابان بوو بەڵام ئێستا دەکرێت بەڵام خەڵک بۆ ڕسمکرد نتوانانی بیست بۆیە ئەوەندە جوان بووە دەستان زۆر باشە تا چەند لایەنەکان هاوکاری ئێوەن بۆی کا بتوان ئەم کارە خۆبەخشیە بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە زیاتر بتوانن بۆتان دەستەبەر بکرێت و هەماهەنگ بن خۆی بێگومان لەگەڵ حکوومەت هاوکار بێ یان لایەنی پەیوەندیدار بە تایبەتی شارەوانی ئەوانە هاوکار بن دەکرێت پرۆژە و کار و چالاکیان گەورەتر و باشتر و ئەمەجی چاکتریان پێکرد بەڵام تا ڕادەیەکی کەم هاوکاریان هەیە بەڵام بۆ شێوی نییە زۆر باشە ئاماژت بۆ کردلەوەی کە ئێوە لەو شوێنانەیە سەوزاییەکان کە سەوزایەتی ئەکەمەوەکو ناوچەکەی خۆتان تا چەند گرنگەلەوەی کە ماسە پلانێکی زۆر باشە بێت وەکو چالاکوانێکی بواری ژینگە بۆی کە بتوانین لەو ماسە پلانەیە بۆ نمونە ئەگەر کەسێک باڵەخانەیەک دروست ئەکات یاخود خانوێک دروست ئەکات ڕێژێکی بۆ دیاری بکرێتەوە بزانمە ئەوە هەشە بەڵام هەموو کاتە جێبەجێ ناکرد ڕێژێکی بۆ دیاری بکرێت بە پێی یاسا ئەمە پێویستە ئەم بەشەی سەوزایی بێت لەم باڵەخانەیە خود لەم بەشە خانووی کە دروستت کردووە بێگومان ئەوە زۆر گرنگە بەڵام ئیشی پێ ناکرێت کێشەکەوەیە بۆ منە من ئێستا پێشنیارە ئێستا لێرەوە لە ڕێگەی کەناڵی کورساتەوە یعنی کە سارەیە کە ژمارەی کاتێک داخلی کوردستانە بەحەقە 5 نەمان 6 نەمان 10 نەمای پێ بکڕن لە کاتی بەناوکردنی چۆن زەڕیبە هەیە بۆ ڕێگاوبان بۆ خۆڵ و خاشاک بۆ ئەو شتانی کە دەخرێتە سەر سارە حەقە بەشی ژینگەش نەمای پێ بکڕن یان پارەکە دیاریکرابێ بۆ ژینگە یان منداڵەکە لە دایک دەبێت لە نەخۆشخانەکاندا کاتێکە تو وەلادەی بۆ دەکەی پێش ئیمزاکردی یان ئەوەی کە بووی دەکەی نەمای پێ بکڕە یعنی لە جاتەوەی بۆ من بازێکی کەمیش بێت دەکری بکێ نەمان بکێ خزمەت ژینگەی کوردستان زۆر باشە ئەم نەمامانی کە بەڕێسانەی نێژن لە کوێی هێنن چی هاوکارتانە خۆی ئەو نەمامانی کە ئێمە دەیانچێنین ئەمە زیاتر نەمامەکان دەخڕین کەسێک کە بۆ یادیدایک گوندێکە دەڵێ کەسێکە یان لەدایک دەڵێ تەمەنە 20 ساڵە 25 ساڵە ئەمن ئەو شوێنێک کە دیاری دەکەم بزانام چ جۆرە نەمامێکی پێویستە سنەوبەرە زەیتونە تویە ئەوانە بۆ خۆم دیاریان دەکەم و دەیانکڕم خاوەنی ئەو کەس کە ئیشەکەی بۆ دەکەم بۆ خۆی پارەکەی دەدەم زۆر باشە ئەکاتە بە پێی ناوچەکە دیاری ئەەکەی لەوەی کە ئەم ناوچێت جۆرە نەمامێکی پێویستە بۆ کەش و هەواکەی ئەو نەمامە پێویستە ئاوا بڕیاریان لەسەر بەتاکید بەڵێ ئێستا ئەمە دوو پرۆژەی ژینگەی مەبوون لە گوندەکان تەمان گوندەکان ئاوادانکردنەوەی گوندەکان بە دروستکردنی خان و نابێ حتمما دەبێ ژینگەیەکی لەباری هەبێ لە گوندی بەسەسێن پرۆژەیەکمانە بوو نزیکی 540 لەمان بوو دوایی پرۆژەی کێشمانە بوو لە گوندی زورکان بۆ خۆم لێ بەشداریم کرد 6 نەمامی ناروەندم تێدا چاند ئەوانی خەڵکی گوندەکەش دیار بوو هاوکارێکی زۆریان هەبوو بە تابەتی گەنجانی ئەوروپا کە لە ئێستادا
یعنی هاوکارێکی باشی کار و چالاکیانی ئێمە دەکەن لە بەتابەتی لە ژنگەدا. زۆر باشە مامۆساوی کە لە دیمەنەکان ئایبینیم بەدەلەوەی کە لەگەڵ خوێندکارەکان تا نەمامەنێژن بینیم قاپێک تو بەدەسەوەی جێڕی تووە مامۆساوە ئەیجێڕی هەر بەروبوومی ئەو نەمامانەیە کە چاندووتە. بەڵێ ئەوە لە قوتابخانەی کۆژیری بنەڕەتی لە قەزای حاجیەوە گەنجێک لە چای حاجیلا کەوت بۆ خوارێ و ئیدی کۆچی دوای کردو بەداخەوە دیار لەسەر داوای بنەماڵەکەیان ئێمە 23 نەمامان بۆ چاند. ساڵی دواتر نەمامەکان بەریان باش بوو ینی تو بوون لە ڕێگەی مامۆستاکانەوە ڤیددیۆکمان کرد لێمان کردنەوە پیشانی منداڵەکانماندا و داشمانێ بۆی خۆشەویستیان هەم بۆ ژینگە زیاد بێ هەمیش بزانین بەرهەمی نەمامەکان چۆنە. باشە فیدباکی بۆ نمونە مناڵ کە شتێکی تێ شتێک لای دروستە بێت دوجار لە ماڵەوەی باسیەکان فیدباکی خێزانەکان چییە کە تۆ وەکو مامۆستایەک هەوڵی ژینگە بەپارێزی هەوڵی نەمان بنێژی یاخود زۆر خێزانەی حەزەکات هاوکاری تۆ بێت باوک بێت دایک بێت تا چەندەم بابەتە هەبووە ئێستا دەڵم بە شێوی گشتی ناڵم بگشتی بەڵام شتێک باشتر لە جارانی لێ چەند 5 ساڵی ڕابردوو بەڵام ئێستا لەبەرەوەی کە من نەمامشتیوە دەچێم و لە سوۆشیال میدیا بەتابەتی لە فەیسبووکەوانە دەردەکەم هەموو منداڵە قوتابیەکان ینی کەسێک داوای لە بابی دەکات دەڵێ با بەمیش دارێکی بچێنم یان بەداکی دەڵێ بامیش نەمامێکی بکەڕم مامۆستا ئەویشێ کردووە بامیشەوەی دوبارەکەمەوە. زۆر باشە ئەو نەمامانە کاتێک کە ئەیان چێنن لە شوێنانەیە دوای خزمەتکردنەکەشیان ئەگرن ئەستۆی خۆتان یاخود ئەو شوێنانی کە بانە چێنن ئەوان خزمەتی ئەو نەمامانە ئەکەن. مەڵە تەبەنەوەی کە گرنگە لە ئێستادا بەتابەتی ینی شتەکە هەر بۆ ڤیو و شۆ نەبێت ینی ئەوەی گرنگە پاراستنی نەمامەکانە نەک ڕێژەی زۆری چاندنی نەمام. بەشێکی زۆری ئەو نەمامانی کە من دەیانچێن بەتابەتی لە ناوەندەکانی خوێندن ئەم بۆیە ناوەندەکانی خوێندم هەڵبژاردەوە ئەو مەتیقی مەڕووماڵات و ئۆشتانەی زۆرە تا ئێستا یاسایەکی وا دەرنەچووە کە لە ناوشار مەڕووماڵات بە خێو نەگریان سزا بدرێ و کەسێک کە بەخێوی دەکا بۆیە بە ناچاری من زیاتر لە ناو قوتابخانەکان ئەوشیان دەکەم یا شوێنانی کە پارێزراون ئەو شوێنانی کە من نەمامی لێ دەچێنم بۆ خۆم بەردام هەفتانە سەردانی دەکەم هاوینان بە بەردامی سەردانی دەکەم هەندێک شوێن بۆ خۆمان سیستەمی ئەومان بۆ داناوە بۆی ماندوبوونیە چکە بەشی زۆری قوتابخانەکان کارگوزاریان نیە ناسارین بۆ خۆمان سەپەرشیان بکەین. زۆر باشە مامۆستایمە زۆر جاڕڵین ناشتنی نەمامەکە لەوانەیە ڕۆژێکمان دووتکە بەڵام بەخێوکردنی نەمامەکە ئەمە قورزەکەیەوە باسی ئاودانتان کرد ینی بڕوا بکە ئێمە لەماوە ڕابردووە ئێستا لە پشمانەوە چیای گۆژەیە ئەگەر دوجاری شاوکاران توانیان لە نزیک کۆپشانمان بن چەندین نەمام داشراوە سنەوبەرە بەس ڕۆژانە من خۆمی بینم لێرەوە ستافی لێە لە پاکردنەوەی لە ئاودانی لە دەرمانکردنی ئێستا شکر دڵخۆشین بەمووی گەورە بووە ئێوە تا چەند هەوڵێن بۆ منە بەو شێوازە ماوە یعنی تار مامۆستاڕەوەن فریان ناکەوە هەموو بکە هەوڵت داوە کۆمەڵە کەس بۆ نمونە لەم قوتابخانەیە نەمامە چاندووە هەوڵت داوە کۆمەڵە کەس لەم قوتابخانەیە ئاگادارکەی تۆ کە چ کاتی ئاویان چ کاتێک پێویستی بۆ بوو هەڵی پاچن چ کاتێک پێویستی بۆ بوو ئەگەر تووشی نەخۆشیە بوو زوو ئاگادارم بکەنەوە بۆی کەم نەمامە گەورە بێت. بەڵێ تەمانە و شوێنانی کە من نەمامی لێ سێنعاتمە کەسێک دیاری دەکەین لەبەروی کار و چالاکی ژینگەیەکانیمان ڕاستی جوانن و بە حەزەوە بە خۆشەویستیەوە ئیشەکە ئەنجام دەدەین لە قوتابخانەکانی شاوکاریمان دەکەن هەرچەندە قوتابخانەکان بەشی زۆریان پێک بوتی کارگوزاریان نیە لە ماوەی لە 2015 کەسێک خانیشین بێ دامەزراندن نییە باغەوانیان نییە کە هەموو قوتابخانە پێویستی بە باغەوانێک دوو باغەوانە بەڵام خۆشەویستی مامۆستاکان بۆ ئیشەکەی من و بۆ چالاکیەکانی من ئەمە وای کردو بەشی زۆر مامۆستان بە گرۆپ قوتابخانەکان خایانکەنەوە و نەمامەکانیش بپارێزن بێکەوە ئەویاندن. باش اینجا ئەسەر کۆتۆ باس لە گۆژە کرێمە با هەر لەناو کورساتەوە دەست پێ بکەین ئەمە دایما ئەم سروشتە جوانە بین لە دەروی کورسات بەڵام ئەمە خزمەتکردنێکی زۆر زۆری ئەوەجا ئەگەر باسێک لەم سروشتەی ناو کورساتیش بکەی کامەی سەوزاییە تا چەند گرنگکە زۆربەی شوێنەکان کە ئاوا بێت هەم بۆ ئەوەی لە لایانی دەرونیەکەشەوە هەمیشە ئاماژە بۆ ئەکرێت بۆ لایانی دەرونی مرۆڤ سەوزایی زۆر زۆر گرنگە و هەم بۆ تەندروستیەکەش. خۆ من بۆ چالاکوانی ژینگەی تەمان هەر لا شوێنێک پێدا دەڕۆم یەکەمش تەماشای ژینگەکەی دەکەم کە هاتی کە داخلی کورسات بووم حەزەکەی داخلی شوێنێک دەبێت تایبەت بە لە سویسرای ئەنی ژنگێکی زۆر زۆر باشی هەیە کەناڵێکی ئێمە سەردانم کردووە جگە لە دار و حەمود و بلۆک و ئۆشتانی هیچ کەم نەبینیوە بەڵام سواز بەخوا کورسات چواردەورەکەی کە داخڵ دەبی و ناو کورساتیش ژنگەکەی زۆر زۆر باشە ڕژێکی زۆر نەمامیشدا خۆزگا شوێنەکانی تری ناو سلێمانی بۆ شوێ دەبوون. دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ من پێم خۆشە وەکو مامۆسایەک وەکو کەسێکی ژینکە دۆست پەیامە چییە بۆ هەمومان بەگشتی و بە تایبەتیش مامۆستا و خوێنکارەکان کە هەوڵی نەمام ناشتن هۆشیاری ژینگەی خاوێنبوونی ژینگەی ئەمانە هەمووی گرنگن. تەمان
وەک پێم گوتن پەروەردەی تەندروست لە ژینگەیەکی تەندروستەوە دێت ئێمە لێرە پێیانمان هەیە لە ڕێگەی کەناڵی کورساتەوە کە خەڵکی کوردستان بە تایبەتی چکە گورستان شوێنێکی لەبارە بۆی کە ژینگەکەی بە ئاسانی گەشە بکات نەمان بە ئاسانی تێدا گەشە بکات ئەو ڕێژنەمامەکە هەیە بیان پارێزین لە خەکانیان نەشکێنین منداڵەکان فێر بکەین خۆشەویستی تایبەتیان هەیە بە ژینگە مامەسایان وەزارەتی پەروەردە پلاندا بنێت کە دەرسێکی تایبەتی بە ژینگە و مامەسایانی ئاینی بە تایبەتی ڕۆڵێکی کاریگەریان هەبێت چکە لە کوردستاندا زیاتر لە 2030 لەوانەیە مزگەوتە بێت دەکرێت چکە بە تایبەتی مامەسایانی ئاینی کە هەفتانە بەردەوام ئەبدێت ینی خەڵک دەچی سەردانی وتاری هەینی دەکات و نوێژ دەکات دەکرێت پەیامی ژینگەیان وێ بە بەردامی چکە پەیام گەیاندنی پەیام لە ڕێگەی مامەسایانی ئەنی بە ئاسانتر دەکات دەکرێت زیاتر گرنگی بە ژینگە بدەن ئەوە عادیسیشی لەسەر دەڵێ کەسێک نەمامی بەدەستەوە بێت ئەگەر زانیت سوێی قیامەتە و دنیا خەرا دەبێت نەماوەکەی بچێنە زۆر باشە ئەمە لەسەر نەمام چاندن ئەو چالاکوانێکی بواری ژینگە دڵنیام لەوەی کە ژینگە پرسی ژینگە زۆزە بەلاوە گرنگە تا چەند گرنگە پاک و خاوەن ڕاگررتنی ژینگە ئەو کارە خۆبەخشیانەی کە هاتە دەست بکێشێت بۆ ئەوەی کە هەندێک سروشتی کوردستانمان هەیە سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە بەڵام بۆی هەبوونی خۆڵ و خاشاکێکی زۆرەوە ناتوانین سوودی لێوەربگرین تا چەند پلانتان هەیە وەکو کارێکی خۆبەخشیانە لەگەڵ کۆمەڵە گەنجێکی دیکە بتوانن ئەو شوێنانە پاک بکەنەوە کە پێشتر ئەم کارانە زۆر زۆکراوە لەلایەن خۆبەخشانی دیکە بەڵێ ئەو کارێ تەمانە و کەسێک کە ژینگە دۆستیش نەبێ ئاساییە نێمام نەشتێنی بەڵام دەکرێت ژینگەکەی پیس نەکات دەکرێت ڕێگر بێ لەوەی کە ژینگەکە پیس بێ منداڵەکەت فێرکە زەرفێکە هەلاگەیەکە شتێکە فڕێنێدا سەرزەوی پیسی نەکات پیسبوونی ژینگەیان ئاگرکەوتنەوە دووکەڵی ناو شارەکان هۆکارە بۆی کە ژینگەی کوردستان تێک بچێ داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە ئەوەی کە ناتوانانی نەمامیش بشێنی لانیکەم ژینگەکەی پیس نەکات و ئەگەر بەدڵنایەوە گەچ ئالاگوانی ژینگەی زیاد بن و حکوومەتی شاوکار بێ بەدڵنایەوە ژینگێکی لەبارمان دەبێت کوردستان هەمیشە ئاوادان و سەوز دەبێت هیوادارین دووبارە سپاس بۆ هیوای ئەوەی کە بتوانین نمونەی وەک تۆمان هەبێت لە نێو خوێندنگاکان لە نێو ژینگە بۆی کە ڕێژەی